خۆشەویستان یەکێ لەو هەڵانەی کە بەشێکی یەکجار زۆری ئارەزومەندانی فەلەکناسی تێدەکەون لە سەرەتای چوونیان بۆ نێو بواری فەلەکناسی و دەستپێکردنیان وەک ئارەزومەندی فەلەکناس ئەوەیە کە ئەوە هەز دەکەن کاتێک کە تەلسکۆپ دەکڕنیان تەلسکۆپێکیان دەکەوتە دەست ئەوە دەست بەجێ کاتێک سەیری ئاسمان دەکەن ئەوە تەنە ئاسمانی هەرە دوورەکان دەبینن وەک گەلەستێرە و تانە و بارستە گازیەکان. هەڵبەتە من خۆم لە سەرەتای دەستپێکردنم وەک ئارەزومەندێکی فەلەکناس لە سەرەتای لە کۆتاییەکانی هەشتایەکان و بەتایبەتیش لە سەرەتای نەوەتەکان کەوتمە نێو هەمان هەڵا. بیرم دێت کە لای برادرێکی خۆشەویستم کاک هەژار ئێستا لە ئەڵمانیا یادی بەخێر دوکانێکی تایبەت بە دووربین و تەلسکۆپەکانی هەبوو. ڕۆژێک چوومە لای گوتی بورن وتی تەلسکۆپێکی بچووکم لەلا زۆر ڕەنگی استفادەی لێ بکەم منیش لێم وەرگرت و ئەو شەوی کە چوومە سەربان سەیری گەلەستێرەی ئەندرۆمیدام کرد. ئەو کاتی پێشەوەی سەیری گەلەستێرەی ئەندرۆمیدا واتە MC بکەم وا هەست نەکرد کە ئێستا کاتێک لە ڕێگەی تەلسکۆپ بۆ سەیری ئاسمان دەکەم ئەو هەموو گەلەستێرە ئەو هەموو تانەگازیەمان بۆم دێتە پێش چاو وەک چۆن لە وێنە فۆتۆگرافیەکان دەیبینم. دەبان من تووشی سەدمەیەکی گەورە بووم کاتێک کە سەیری گەلەستێرەی ئەندرۆمیدام کرد ئەوە وەک تانەیەکی زۆر بچووک و تاریک لە نێو تەلسکۆپەکەمدا بەدیارکەوت. ئەو کاتی من وا هەستم کرد کەوا ڕەنگە ئەو تەلسکۆپ لەو ئاستە نەبی کە حەز و ئارەزوەکانی من بێنێتە دی بۆم گەڕاندەوە و داوای لێبوردنیشم لێ کرد. طبعا پێشوەچوونی کات و وەرگرتنی زانیاری بۆم دەرکەوت کەوا من هەڵەیەکی گەورەم کرد ئەو کاتی کە وا هەستم کرد کە کڕینی تەلسکۆپ مانای وەیە هەموو تەنەکانی ئاسمان لە گەلەستێرە و لە تانەگازەکان دەبینی. هەڵبەتە هۆکاری سەرەکی دیتنی یان بەرچاوکەوتنی ئەو تەنە ئاسمانەی کە لە سایتەکان بە تایبەتی لە ئاژانسەکانی نێودەوڵەتی فەلەکناسی باوەڕپێکراودا دەبینین بۆ ئەوە دەگەڕێتەوە کەەوە ڕاستە ئەوان تەلسکۆپ بەکاردێنن بەڵام بابیکەینە خاڵێکی زۆر گرنگەوەیەکەوە یەکسەر کاتێک تۆ لە تەلسکۆپ بۆ سەیری ئاسمان دەکەی مەحاڵە ئەو دیمەنانت بکەوێتە بەرچاو و ئەوەی کە گەورەترین تەلسکۆپیش ئەنجامی دەدات هەر هەمان ئەو کارەیە کە تەلسکۆپێکی گچکە بچووکیان ناوەڕاست لە دەست من یا لە دەست ئێوەی خۆشەویست وەکو ئارەزومەندی فەلەکناس بەکاردێنین هەر ئەوە ئاسمان نیشان دەدات. کەواتە تەلسکۆپی گەورە تەلسکۆپی بچووک جیاوازیان نییە کاتێک کە تۆ سەیری قوڵایی ئاسمان دەکەیت. خاڵی سەرەکی ئەوەیە کە هۆکاری سەرەکی باڵێن ئەوەیە کە وا دەکات ئێمە ئەو تەنە ئاسمانی تاریک و سیر و سەمەرانە ببینین لە گەلەستێرە و لە تانەگازەکان و لەو هەموو بارستە ڕەنگ و گاز و خۆڵە تێکەڵی کە لە نێو دیمەنە سەرسامەکاندا دەبینین ئەوەیە کە پێویستە تۆ سیستەمی فۆتۆگرافینگ بەکاربینی واتە وێنەگرتنی فەلەکی. بەبێ وێنەگرتنی فەلەکی مەحاڵە تۆ بتوانی هیچ کام لەو تەنە ئاسمانیانە ببینی مەگەر چەند دانەیەکی زۆر سنووردار و کەم نەبێتن کە زۆر لە زەوی بە پێوانە فەلەکیەکان لە زەوی نزیکن. کەواتە پێویستە لە ڕێگەی وێنەگرتنی فەلەکیەوە ئەو دیمەنانە ببینیت یان پێویستە تۆ کامێرە بەکاربینی و سیستەمی وێنەگرتنی خاو لەسەرخۆ کە وێنەگرە فەلەکناسەکان دەزانن بەکاربێت ئەو کاتە تۆ دەتوانی ئەو تەنە ئاسمانی سەحراویانە ببینی. بەواتایشی دیکە ئەو تەنە ئاسمانیانە ڕووناکێکی زۆر کەم لێیانەوە دەگاتە چاوی مەچووکە ماوەیەکی یەکجار زۆرمان لە نێواندایە مەجگە لە کاریگەریەکانی بەرگە هەوای زەوی. بەڵام تۆ کاتێک کە تەلسکۆپ دادنی ئەوە دەم و دەست ئەو دیمەنەت بۆ گەورە دەکات بەڵام بێ ئەوەی ڕۆناچی تەواو وەربگرێت. بەڵام کاتێک کە کامیرە دەبەستیەوە لەگە تەلسکۆپ و ماوەیەکی باشی دەدەیە تا ڕۆناچی وەربگری بۆ نمونە وێنەگرتنی خاو بۆ ماوەی 10 چرکە 15 چرکە 20 تا 30 هەندێک جار بۆ چەند خولەچێک دەرچێک کامێرە کراوەیە و هەندێک جار بۆ چەند کاتژمێرێک لە ڕوانگە فەلەکی گەورەکاندا ئەوە وا دەکات ئەو بڕە ڕووناچەی کە لە تەنە ئاسمانیەکە وەردەگیرێت زۆر زیاتر وەربگیرێت و زۆر زیاتر سوودی لێ وەربگیرێت لە ڕێگەی کامێرا و هاوێنەی تەلسکۆپ و هەروەها خودی کامێراکە کە ئەو دوو یەکەیە واتە چاوی تەلسکۆپەکە کە ئاوێنەکەی یان هاوێنەکەیە لەگەڵ کامێرەکە بە یەکەوە وا دەکەن کە تۆ ئەو دیمەنە سەحراویانەی ئاسمان ببین. ئەجینا مستەحیلە بە هیچ کامێک لە تەلسکۆپەکان بتوانی کە دیمەنی سەرسامی تانەگازیەکان و گەلەستێرەکان بە ئاسانی دەست بەجێ لە یەکەم تەماشاکردنەوە ببینیت. خۆشەویستان زۆر بە پێویستم زانیکەوە ئەو زانیاریانە بدەم چونکە خەڵکانێکی زۆر کاتێکە دەچێن تەلسکۆپ دەکڕن لە سەرەتادا وا هەز دەکەن هەر کە تەلسکۆپیان دانا ئەوا دەتوانن هەموو دیمەنەکانی ئاسمانی شەو لە تانە و لە گەلەستێرەکان ببینن کە ئەوە هەڵبەتە هەڵەیەکی گەورەیە و لە کامان کاتیدا ئاساییەکە تێبکەون چونکە نەبوونی زانیاری شتێکی عیب نییە بەڵام بە دوواداچوون و لێکۆڵینەوە بۆت بەدیار دەکەوێت کەوا تەنها لە ڕێگەی سیستەمی یان وێنەگرتنی فەلەکیەوە ئێمە دەتوانین ئەو تەنە ئاسمانیانە ببینین. خۆشەویستان کەواتە مەرج نییە تۆ تەلسکۆپێکی زۆر گەورەتەبی
بۆ ئەوەی هەموو خەون و ئاواتەکان بێنێتە دی بەڵکو تەلەسکۆپێکی مامناوەند و تەلەسکۆپێکی بچووکیش بەستراو بە کامێرایەک دەتوانیت لە دەرەوەی شار لە دەرەوە ڕووناچیەکانی شار دیمەنی سەحراوی تەنە ئاسمانیەکان بگریت. خواتان لەگەڵ.